پیغمبری خوا صلی الله عليه وسلم دفرمي أيما امرأة سألت زوجها طلاقا في غير ما بأس فحرام عليها رائحة الجنة. هر ئافرەتێک بەبێ هۆکارێکی ڕەوای شەرعی داوای تەلاق لە مێردەکەی بکە، ناچاری بکە خۆی بە تەلاقداندا، ئەم مێردە فەقیرە، هەرچی دەکا بەڕێزان، هەرچی بور دەبێتەوە وەڵڵی شتێک لە خۆیان شک نابێ. ئەم ئافرەتە بەهانەی پێدەگرێت، بەهانە لە دوای بەهانە، بەهانە لە دوای بەهانە، حتا ناچاری دەکا و خۆی پێ بە تەلاقدان دەدا. ئەم ئافرەتە چونکە مێردەکەی هیچ گوناهێکی نەبوو، هیچ تاوانێکی نەکردبوو، فەقیرە هیچ خراپەیەکی بەرامبەر نەبوو، ئەم بەهانەی پێدەگرت، ناچاری دەکرد هەتا خۆی بە تەلاقداندا، بۆنی بەهەشتی لەسەر حرامە. پنا بخوا ام حديث امام ترمذي ابن ماجه وابي داود رواياتيان كدو شيخ الباني رحمه الله عليه لصحيح سنن ابي داود هذا فرمى حديث صحيح، حديثك صحيح بيغمر صلى الله عليه وسلم. حافظ ابن حجر عسقلاني لفتح الباري لمجلدين ولا لا بريش ورصتودود هذا فرمى اما كام جنيه، اما او جنه دغريته وكبوني بهشتي لسر حرامه، بەهانە بە مێردەکەی دەگرێ، بەهانە بە مێردەکەی دەگرێ، ناچاری دەکا خۆی بە تەلاقداندا پێی، بۆ پەیوەندی لەگەڵ پیاوێکیکەدا هەیە. ئەها ئەمەیە هۆکارەکە لە پێناوی پیاوێکی کەیە کە حرامە پەیوەندی لەگەڵیا هەبێ، پەیوەندی ژێربەژێری گرتووە، بەهانە بەم مێردە بە سەزمانەی دەگرێ خۆی پێ بە تەلاقدان دەدا بە ئومێدەوەی دوایی شوبە و پیاوە بکە، ئەوە بۆنی بەهەشتی لەسەر حرامە. ئای چ تاوانێکی گەورەیە. بەڕێزان شێخ الئیسلام ابن تەیمیە لە مەجموع فتاوادا دەفەرمێ ئەمە یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان، تاوانە هەرە گەورەکان پەنا بەخوا، ئەمە ئیشی ساحیرانە، ئەمە گەورەترین کاری شەیطانەکانە. ئەو هاوسەرگیریە لای شێخ الئیسلام دەفەرمێ بە گوێرەی یەکێک لە قەولەکانی ئیمام مالیک و لە مەذهەبی ئەحمەدا هاوسەرگیریەکە پوچە، یعنی گەمارەشی کامارەی لێی نایە، حەد بە زیناکات بە یەکەوە حیسابن. ودەبێ شەیخ الئیسلام دەفەرمێ دەبێت تونترین سزا بدرێ، حاکم بیانگرێت تونترین سزایان بدا. هەندێک لە زانایان دەفەرمون هەدەبێت لێکیان جاکاتەوەنێ، هەر یەکیان نەفیکا بۆ شوێنێک. دەفەرمێ شەیخ الئیسلام ابن تەیمیە لە مەجموع فتاوادا ئەگەر ئەو کەسە مەلای مزگەوت بێ، خوا پەناماندا ئافرەتێکی هەڵگێڕایەوە لە مێردەکەی بۆ خۆی چومارەی کرد، نابێ موسڵمانان نوێژی لە دواوە بکەن، جومعەی لە دواوە بکەن، دەبێت لە سلکی زانای ئاینی دەرکرێ ئیلا مەگەر تەوبە نەبێ، تەوبەیەکی نەسوحی بکە، دەرگای تەوبە لە هیچ کەسێکدا ناخرێ، ڕەحمەتی خوا هەندە فراوانە. والله بەڕێزان ئەم ڕووداوانە هەموو ڕوویان داوە، ئەوەی کە ئیسلام باسی دەکا. کاتی خۆی لە 2015 بە 2016 بوو، ڕۆژێک لە ماڵی خۆمان ژن و مێردێک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە، حرمەتمە هەیە بۆ هەموو کوردانی ڕۆژهەڵات، هاتن وتیان لە حدودی حاجی ئۆمەرانەوە داخڵ بووین، زۆر بە زەحمەت ماڵی ئێوەمان دۆزیوەتەوە. تم فەرموو خوشک و براکەم یاخوا بەخێر بێن، یعنی گرفتەکان ئەم بابەتە بوو. بەڕێزان ئەمە ڕووی داوە، جا هەیە ئەوەندە بە توندی لە شەریعەتی ئیسلام حاڵی نەبوو بە جوانی، بۆی ڕوون نەکراوەتەوە. ژنەکە خۆی بەدەست بە گریانەوتی وەڵڵی مامۆستا ئێمە لە شاری نەغەدە بووین، بەلای تەسجیلاتخانەیەکە دەڕۆیشتین، یەکێ لە شریتەکانی تۆ بە کاسێل لێدەدرا، ئێمە لەگەڵ مێردەکەمان لەوێ ویستوین گۆرانی و شتیوا بکڕین، کاسێتی گۆرانی و ئەوە ئەو وتارەمان گوێ لێ بوو کە ڕێک دەقیقان وایە. من لە 2014 ئەوانە خوێن بوومەوە، ئەو کەسەی کەوا خۆی بە تەلاقداندا بە نێتەوەی شوو بە پیاوێکە بکە کە لە ژێرەوە دەستی لەگەڵ تێکەڵاو کردووە. وتی ڕێک باسی من بوو، وتم چۆن؟ وتی کاسێتەکەمان کڕی لە ماڵەوە هەردووکمان بەنج بووین، وەڵڵی من ژنی پیاوێک بووم، ئێتر ئەو پیاوە بە ڕۆژ دەڕۆی بۆ کەسابەت کۆڵکێشی دەکرد، زۆر ماندوو بوو، وەڵڵی پیاوێکی نوێژ خوێن، ئەوەندەی بیتوانێت شەو نوێژیشی دەکرد، تا بیتوانێت عەهدی عیبادەت و تەهلیلە و زیکر بوو. بەڵام من لەگەڵ ئەم پیاوەدا کە دراو سێمان بوو، دەستم تێکەڵاو کرد، حەزم لەو کرد، وام کرد ئەم پیاوە هەرچی دەکرد من هەر ناڕازی بووم، هەرچی داوام دەکرد فەقیرە بە قەرز و خۆڵەش بیادەی هێنا، بەس دڵی من ڕازیکە. ئەو ئاگای لەوە نەبوو من بەهانەی پێدەگرم، حتا خۆم بە تەلاقداندا، بۆی دواتر شوم بەم پیاوە کردەوە. وەڵڵی کە ئەو شریتەمان گوێ لێ بوو، ئاگر لە هەناوم بەر بوو، یعنی ئێستا من لە زینادا دەژیم، لەوێش دەستی کرد بە گریان لە ماڵی ئێمە، زۆر بە حاڵێکی خراپ بۆم ڕوون کردەوە کە تۆ وتی بەخوا ئەو شتانم هەر نەبیستووە، وەم زانی وەگە تەلاق دراوی دوایی بەمارەکردنی مارەکرایەوە، ئیتری کێشە نییە، ئەم بابەتانم بۆ ڕوون نەکرابەوە. وتم عفا الله عما سلف، تەوبەیەکی نەسوحی بینی خۆتان و خوا و دوعای خێریش بەوە پیاوە کە ماڵوێران کرد بە هیچ خۆڕایی و باقیش قیامەت بەدەستی الله سبحانه وتعالى. ئێمە بانکخوازین، نەحاکمین، نەقازین لەسەر ژیانی خەڵک، نە بەهەشت و جەهەنەمیش ئێمە تەوزیعکەین بەسەر خەڵکە، تەنها ڕوونکردنەوەمان لەسەرە. بۆیە ڕوونکردنەوەی بە ئەم بابەتانە بەڕێزان زۆر گرنگە.
هەر کەسێک هەر ئافرەتێک ئاوا خیانەت بکە لە مێردەکەی خۆی بە تەڵاقداندا بەنیەتی ئەوەی شوو بە پیاوێکی کە بکاتەوە فحرام عليها رائحة الجنة فرمودەی رسول الله صلى الله عليه وسلم بۆنی بەهەشتی لەسەر حرام دەبێت و ئەو پیاوەش لەو پیسترە چونکە پیاوەکەش چۆتە بن کڵێشەیەوە ئەگە بۆیە ژنەکەش نەفامە ئەم نەسیحەتی خێری بکردایە وتا جارێشکە مەرحەبایم نەکەیەوە بەڵێ هەندێک زانە دەفرمون دەبێت یەک جیا بکرێنەوە چونکە ئەمانە تاوانکارن ئەمانە ستەمکارن ئەو ستەمی لە مێردەکەی کرد ئەمیش ستەمی لە پیاوێک کرد کە خاوەن ژن و مێرد بوو یعنی ژن و منداڵ بوو ئەبێ هەردووچیان سزای ستەمکاریەکانەوەیە لە یەک تەفرەقە بکرێن هەریەکان بنێرە درن بۆ شارێک ئەو خوشکە بە ڕێزەشم عەرز دەکەم خوشکە باشەکەم دەڵێ مامۆستا یارمەتیم بدە پێت دەڵێم خوشکە باشەکەم لەسەر ماڵی مناڵی خۆت دانیشت تۆراوی ڕۆیشتووی دڵت گەرم بووە لەبەر خاتی خوا منداڵەکانت کارێکی باشت کردووە منداڵەکانت سەرگەردان مەکە وەرەوە لە ماڵی خۆتا دانیشە لەگەڵ مناڵی خۆتا دانیشە ئەوەندەش دوعاوین مەکە یەک جا بڵێ یا ڕەبی خوایە بە تۆم سپاردن ئەو پیاوە خیانەتی لە من کرد ئەو ژنە خیانەتی لە من کرد لە مێردەکەی کرد لە منداڵەکانی کرد لە کۆمەڵگا و ئافرەتانی کەشی ڕوسوریشی کرد بەداخەوە هەمووانی خەریکە ناشرینکردن یا ڕەبی خوا حەواڵە بە تۆ بن دڵنیا بە خوای گەورە دوعای مەزلوم دەبیستێ لە پشتی هەورەکانەوە دەیبیستێ و دەنگەکەت تۆمار دەکات لە ئاسمانە دڵنیا بە دوعای مەزلوم ڕەت نابێتەوە دوعای مەزلوم مستەملێکراو ڕەت نابێتەوە دوعای ئەو کەسێک کەوا متمانەی بە مێردەکەی هەبوو خیانەتی کرد ڕەت نابێتەوە